دووبارە سڵاوتان لەبێ بەڵێ کاکەڵۆ وەڵامت بۆ پرسیارەکە. بەڵێ من پێم وایە ئەمە ئەبێ ئێمە ورتر لەسەری بۆستین. جارێ کوردستان هەتا ئەم دەقەیە بەشێکە لە عێراق پێڵێن هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقی اتحاددا وانە بۆیە سنوورەکانمان بەدەست خۆمانەوە نییە بە چاوی خۆتانی بینن چ ئێران چ تورکیا اختراقی سنوورەکانی ئێماکە بە فڕۆکە و بە تۆپباران و بەمانە. بۆیە سەرلەبەری ئەو شتانەی لە وڵاتی ئێمە بازەکرێ هەتا بە دروستبوونی ئۆپۆزیسیۆن و حکوومەت و ئەو ململانەیانەشکە هەیە من پێم وایە پەلەی لێکراوە پێشوەخت ئینکراوە ئەسڵان ئێمە دەبێ هەمومان بیلەوە بکەینەوە هێشتا ئەم بەشەی کوردستان کە ئەزمونێکی تازەیە ماوێتی بگاتە ئەو ئامانجی خۆی کە وەکوتم دەوڵەتی سربەخۆیە. باشە بۆیە تۆ ناتوانانی بەراوردی ئەمە بکەی بە وڵاتێکی کە 50 ساڵ و 20 ساڵ و 30 ساڵەدامە بەڵام هێشتاش بە وڵاتانی دراوسێ بەراوردی بکەی هەتا بە هەندێک لە وڵاتانی ئەوروپیش ئەبینی لە ڕووی تەقینەوە لە ڕووی کوشتنی خەڵق لە ڕووی دزی و ماڵسووتان و ئەمانە هەرێمی کوردستان پارێزراوترە و هێمنی و ئارامی زۆرتری تایە و زۆر باشیشە. ئەمەش لە سایی ئاسایشەوەە لە سایەی هەموو پەیوەندەکانی خەڵکەوەیە یعنی میلەتەکەی ئێمە میلەتێکی باشە هاوکارێکی باشە بە گشتی جەماوەر ئەنێو بەرهەمی هەموویەتی بەڕاستی ئەوەی کە ئەفەرمووی ڕۆژنامە نووسان ئەمیش بەڕاستی هەندێک جار ڕەنگە لە شوێنێک پۆلیسێک کەسێک کار بەدەستێک شتێک هەڵەیەشی کردبێ بەرامبەر بەیەکێک ئەوە لەسەر هەموو میلەت حسێب ناکرێت لە هەموو شوێنێک ئەمە هەیە و بەشێکیش هەندێک جار کە ڕۆژنامە نووسانی بەڕێز یا ڕاگەیاندنکارەکان باسی حقوقی ڕۆژنامەنووس و باسی لێدان و باسیەوە ناکەن حەقی وایە باسی حقوقی ئینسانیش بکەن باسی مافی مرۆڤەکانیش بکەن چۆن ئەو کەرامەتی هەیە چۆن ئەو حەقێتی کەرامەتی پارێزرێ حەقی بدرێتێ بچێتە شوێنەکان بۆ خۆی بتوانێت زانیاری کۆ بکاتەوە کە دروست و ڕەوایە ئی خەڵکی کەش حەقێتی کەرامەتی پارێزێ ئەویش سەر و جۆلاشی شخصی خەڵقەگرێتەوە لە کەرامەتی لە شەرەفی لە ناموسی لاپەڕی 50 ساڵی لەمە و پێشەوە هەڵە درێتەوە بوختانی بۆ ئەکرێ قسەی بۆ باشە هەمومان وەکو یەک بیر ناکەین ئەوەی کە بوختانی بۆ هەڵە بەسرێ ئەوەی قسەی پێ ئەوەترێ ئەوەی زوڵمی لێ ئەکرێت دێتە خەمە گەورەکە بە گشتی ئەوەیە ینی حقوقی ئینسان بە شێوەیەکی گشتی پێشێر نەکرێت لە هەموو دنیا بە تایبەت لە هەرێمدا قسەکە وەیە کە لە هەرێمی کوردستاندا لە کاتێک دایمە دەستگای ئەمنی سربەخۆمان هەیە واتە سەر بە هەرێمی کوردستانە نەگەوەی علاقی بە حکوومەتی اتحادیەوە هەبێت ئەم دەستگایانە بۆچی نەیانتوانیوە بە شێوەیەکی گشتی مافی تاکەکان دابین بکەن بە تایبەت ئەگەر بینە سەر ئازادی بیرروڕا کە ڕەنگە لەم زمنەیە ڕۆژنامەنووسان زۆر بگرێتەوەنێ بەڵام ئێمە بینیمان ڕۆژنامەنووس تیرۆر کرا ڕۆژنامەنووس فڕێنرا ڕۆژنامەنووس هەبوو ئیهانی پێکراوە بەڵام تاوەکو ئێستا ئەو کەسانی کە بەرپرسیار بوون لەم ڕۆوە کەسەکانیان نەداوەتە دادگا. من سەرەتا عەرزم کردی قۆناغی گواستنەوەیە قۆناغی گواستنەوە تۆ ناتوانی بە وڵاتێکی تری بەراورد واتە ئەکرێ بڵێن ئەم حاڵەتە ئاساییە بەڵام نەخێر ئاسایی بەڵام دیسان وەکو وتمان مافی مرۆڤ بۆ هەموو کەسێک ڕەوایە ئەم وڵاتی ئێمە کە وتمان پاژماوەی فەرهەنگی خێڵەکی و دەرەبەگایەتی و ئەمانە هەمووی بەشێکی ماوە بەڵام 20 ساڵە ئەگەر کەسێک قسەی پێ ئەوترێ کەرامەتی ئەڕوشێنرێ ئەم کەسە ڕۆشنبیرە ئەم کەسە باشتر بیرەکاتەوە وەڵامێکی ئەداتەوە یان جووی نایەتێ یا ئەفرۆزێکە بەڵام کەسێکیکە دێتە دەنگ بەدەست دێتە دەنگ ئەمە یاسایەکی فیزیاویە باشە لەکوێ قووەی ئەقلی زاڵ بوو قووەی ئەزەڵی کەمە لەکوێ قووەی ئەزەڵی زاڵ بوو هێز زاڵ بوو هێزی بازوو دەست فکر دەوەر نابینێ کابرایەکە چەشی بەدەسەوەیە خزمی هەیە کەس و کاری هەیە ئیهانە بە شخصێت و بە کەرامەتێک یا لە حیزبێکایە یا باڵا دەستە یا بەر پرسە ئیهانە بە کەرامەتێکرێ بەهی باوچێکرێ بەهی بنەماڵەکەی ئەکرێ بەهی کەس و کارێکرێ دێتە دەنگ و قساکە ئەفم کە لێرەدا چی ئەمە بچاگەکە سەروەری یاسا ئەم جارەش من ئەیڵێم سەروەری یاسا کە ئەمە چاک ئەکا ئەمە ئەوە نییە تۆ بڵێ ئەم یاسایە بۆ تۆ ئەبێ وابێ بۆ من ئەبێ وابێ ئەبێ ئێمە کۆی شتەکان لە وڵاتی ئێمە
بە یاسای ڕۆژنامەنووسیوە بە مافی خەڵکەوە بە یاسای ئەحزابەوە بە یاسای ڕێکخراوە مەدەنیەکانەوە بە ئازادی ئینسانەوە بە حقوقیەوەی ئینسان تا چەند ئەتوانێت ئازاد بێکە ئازادیەکەی کار لەسەر ئازادی کەسی دووەم نەکە هەموو ئەمانە بێ ڕێک بخرێن. بەڵێ تو باست لەوە کرد کە سەروەری یاسا ڕەنگە حلێکی زۆر باش بێ بۆ چارەسەرکردنی دۆخێکی لەو جۆرە کەواتە پارتی دیموکراتی کوردستان چی کردووە بۆ سەروەربوونی یاسا چین ئەو هەنگاوە عملیانە جدیانی کە ناوێتی بۆ ئەوەی یاسا سەروەر بێت لەم هەرێمەدا. ئێمە بە تەنیا ئەوە بە پارتی دیموکراتی کوردستان ناکرێت بە هەموو خەڵکی کوردستان ناکرێت چونکە بۆ بەدڵنیاییەوە دیارە من تۆ بە حکمیەوەی وەکو پارتی دیموکراتی کوردستان قسە دەکەی پرسیارەکە بۆ جۆرە ڕوبەڕوویتەوە پارتێکی دەتوانین بڵێن هێزی یەکەمی هەرێمی کوردستانیشە پارتی. بەڵێ ئێمە بۆ نمونە سەرۆکی هەرێم بۆ نمونە سەرۆکی حکوومەت جەنابە دەبینی لە کۆڕ و کۆمەڵەکانە لە کۆبوونەوەکانە لە وتارەکانیانەوە لەسەر مەسلەی حقوقی ئافرەت لەسەر مەسلەی مافی ڕۆژنامەنووس لەسەر مەسلەی مافی تاک باشە قسەشیان کردووە هەنگاویشیان هەڵناوە جەنابەت ئەزانیانی من ئێستا هەمووین بۆ نابژێرێ بەڵام ئەم جارەش ئێڵێمەوە ئێمە ناتوانین بڵین هەموو خەڵک ئەبێ ئیلتیزام بەوانەوە بکە ئەگەر وشیاری لەگەڵانە بێ گرفتەکەی ئێمە ئەوەیە پێ بەپی ئەم شتانە ئەبێ وشیاری تاکیش گەشە بکە ئەگەر وشیاری تا گەشەی کرد ئەو کاتە ڕۆژنامەنووسێ قسە بە کەسێک ئەڵێ ڕەنگە ئەویش وەڵامی باتەوە بنووسین وەکو خۆی وەڵامی باتەوە بەڵام لەبەرەوە هوشیارەکە ماوێتی ئەو بە چەک وەڵامێداتەوە ئەو بەدەست وەڵامێداتەوە باشە ئەمە سەرۆکی هەرێم یا سەرۆکی حکوومەت یا پارتی دموکراتی کوردستان ناتوانێت بڵێ ئەبێ هەموو خەڵ هەتا ئەندامی پارتی بێ کادرێکی ئەمەیە پێش قسەی زۆر جار هەموو کادرانی پارتی دموکراتی کوردستان ڕەنگە ئەم قسەیە دووبارە بکەنەوە ئەوەی کە زەڕورە یاسا سەروەر بێ بەڵام من حەز دەکەم ئەگەر چەند هەنگاوێکی کەمیش بێ بۆم بژمێری پارتی دیموکراتی کوردستان هەنگاوی عملی و جدی چی کردووە بۆ سەروەربوونی یاسا؟ بەڵێ هەنگاوی عملی و جدی نێراوە کە تۆ جەنا بدەم جارە ژێڵێم یعنی من بە خاڵ ئێستا نازان بڵێم خاڵبندی ئەوت بۆ بکەم بەڵام جەنابی سەرۆک لە وتارەکانیان جەختی کردوێتەوە لە کۆبوونەوەکانی لەسەر مەسلەی ئافرەت جەنابی سەرۆکی حکوومەت جەختی لەسەر کردوێتەوە مەسەلەن بۆ نمونە مەلایەک قسەی پێوتراوە ئەمان هاتوون زانایانی ئاینیان کۆ کردوتەوە و دانیشتون لەگەڵیان و قسەیان کرد دیفاعیان دەکەوە ئافرەتێک کوژراوە لە شوێنێک دیسان کۆبوونەوەی گەورەی لەسەر کراوە و مناسبەی بۆ ڕێکخراوە و وتاریان لەسەردا و تەشیدیان لەسەر کردوتەوە کەسێک حەقی خورا بێت لای ئەمان ینی کاری لەسەر کراوە بەڵام وەکو ئەوەی ئەم جارش ئێڵێم خاڵ بە خاڵ چییە خۆی یاسا ئەنووسرێتەوە یاسا جەنابی سەرۆک داینانێ کاگنێت چیروان داینانێ یاسا لە چوارچێوەی دەستورە ئەنووسرێتەوە یا بۆ خۆی یاسایەکی جیهانی هەیە فەڕەنسی هەیە بەریتانی هەیە لەسەر ڕۆژنایی ئەمە ئەڕۆن ئەوەی کە قەراری لەسەرەیە و بڕیاری لەسەرەیە دادوەرە ئەوەی کە دادوەر بڕیاری لەسەرەیە باشە یان ئەوەی کە با بڵین پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی لەسەرەکە و بڕیاری لەسەرەیە هەمیشەمان پشتیوانیان کردووە. بەڵێ کاکەڵۆ بەڵامێکێک لەو ڕخنانی ڕوبڕووی پارتی دیموکراتی کوردستان دەکرێتەوە ئەوەیە کە تاوەکو ئێستا تۆمەتبارانی ڕووداوەکانی حەڤدەی شۆباتی ساڵی پاری ڕادستی دادگا نەکردووە. ڕاستە ئەمە جارێ من جاریش کەش لێم کەناڵە بەڕێزەوە وتومە تۆمەتبار بەری تاکو ئیدارە دەبێت ئەوە هەمووانەوازان ئەمە یەک دوو هەمیشە جەخت لەوە کراوەتەوە خۆ پیشاندان مافێکی خەڵقا مافی ئازادی هەموو ئینسانێکە یا هەموو کۆڕ و کۆمەڵ و ڕێکخرا و توێژێک حەقی خۆیەتی لەسەر بابەتێکی دیاریکرا و خۆ پیشاندان بکە بۆ کاتێکی دیاریکرا و لە شوێنێکی دیاری کراوە ئەجا شەقامێکە ئەجا چەند شەقامێکە ئەجا چەند کەسێکە بەڵێ کاتێم خۆ پیشاندانە ئەم بە ڕێزانە کردویانە کە پێویست بۆ مۆڵەتی بۆ وەرگن کە پێویستە ئەو شوێنی دیاریان کرد لەوی بکەن پەڕینەوەی ئەم خۆ پیشاندانە بۆ بەردەمی بارەگای لەق هیچ چوار ئەمە هاندەری تا بووە لەناو ئەم خۆ پیشاندانە بارانی لەقی چوار هاندەری تا بووە لەناو ئەم خۆ پیشاندانە تەقەکردن لە لەقی چوار هاندەری تا بووە ئەم هاندەرانە وەکو یاسا فیزیاویەکە کار و کاردانەوە پێش هەموو شتێک مادەم ئەم هاندەرانە ئەمەیان کردووە وەکو سەرەتا بۆ ڕۆژنامەنووسەکان وتمان بۆ ئەمە شەڕ ڕاستە هاندەر پەلاماری خەڵقەکەی هانداوە پەلاماری لەقی چوار بە ئەو هاندەرانە
دەبێ بگیرێن ئەنجا ئەوەی کە وەڵامی ئەوانشی داوەتەوە بگیرێ. بەڵام تۆ باست لەوە کرد کە پارتی دیموکراتی کوردستان و دەیەوێت لەم هەرێمەدا یاسا سەروەر بێت. بۆچی پارتی دیموکراتی کوردستان وەکو دەست پێشخەریەک ئەو کەسانی کە داوا کراون و وەک دەوترێکە تۆمەتبار کراون بە ڕووداوێکی لەو جۆرە بۆچی ڕادستی دادگایان ناکەن؟ لە کاتێکدا بۆ نمونە دوو جار لەلایەن دادگای سلێمانیەوە بەڕسمی داوا لە پارتی دیموکراتی کوردستان کراوە کە چەند ناوێک شکاتیان لەسەر و تۆمەتبار کراون بەو ڕووداوانە، بەڵام تاوەکو ئێستا پارتی دیموکراتی کوردستان هیچ وەڵامێکی فەرمی نەداونەتەوە، هیچ وەڵامێکی فەرمی دادگای نەداوەت. ببوورە خۆی پارتی ڕێگری نەکردووە، پارتی ڕێگری نەکردووە، پارتی بە ئەمری جەنابی سەرۆکی هەرێم بە فەرمانی جەنابی سەرۆکی هەرێم لە دوای ڕووداوەکە لیژنەیەک پێکاتەوە. ئەم لیژنەیە کە دیراسی ئەم خۆپیشاندانەی کردووە بەپێی ئەو گرتە ڤیددیوانەی لەبەر دەستایەتی هاندەرەکان دەستنیشان کراون، ئەوانەی کە خۆپیشاندانەکەیان بەرەو لەقی چوار هێناوە، ئەوانەی هانی خەڵکیان کۆ بەرباران بکرێت، ئەوانەی هانی تەقەکردنیان، ئەمانە هەمووی دیارن. ئەم لیژنەیە ئەم بڕیارانەی دەرکردووە، ئەمانە هەیە هاندەرن، ئەمانە دیسان پارتی پارێزەری هەیە، ئەوەی تۆمەتباریش کراوە پارێزەری هەیە. ئەم پارێزەرانە چوونەتە بەردەمی حاکم. ئەو قسەیە لەگەڵ ڕێزما وانە تۆمەتبار ناپارێزەر تەبعاً تۆمەتبار هەموو کەسێک حەقی پارێزەریە بێ، پارێزەر ئەچێ بەناوی واتە قسەکە ئەوەی ئەو دوو داواکاری کە هاتووە بۆ پارتی دیموکراتی کوردستان وەڵام دراوەتەوە. بەڵێ وەڵام دراوەتەوە، پارێزەرەکان چوونەتە بەردەمی دادگا. باشە ئێوە چیلی ئەو تۆمەتبارانەیە ئەڵێ بەڵێ من وەکیلی ئەم تۆمەتبارم، ئەمەش هاندەرەکانە، ئەبێ هەمووی وەکو یەک دادگایی بکرێ. هەر کاتێک هەمووی وەکو بەڵام لە ڕووی یاساییەوە نابێت تۆمەتبارەکە لە بەردەم دادگای حاضر بێت و قسەی لێ وەربگیرێ. تۆمەتبار لە ڕووی یاساییەوە ناتوانێت بریکاریە بێ، ناتوانێت وەکیلێ بێ، ناتوانێت پارێزەری بگرێ بخۆی. بەڵام پێم وابێت لە ڕووی یاساییەوە دەبێت سەرەتا وتە لە تۆمەتبارەکە خۆی وەربگیرێ، ئەو کات دەتوانێت کەسێک دابنێ وەکو وەکیل. من پێم وتی ئەو لیژنەیە کە پێک هاتووە پێش ئەوەی دادگا بڕیار بە، ئەو لیژنەی پێکاتەوە وتەی لەمانە هەموو وەرگرتەوە. زۆران هەیە بە گرتەی ڤیددیۆیی هەیە، ئەو وتەیە دادگا ئەتوانێت احتیمات بکاتە سەر دەنگی قسە ئینسانەکان، ئەتوانێت احتیمات بکاتە سەر گرتە ڤیددیۆەکان، ئەتوانێت احتیمات بکاتە سەر ئەو بەڵگە و دۆکۆمنتانەی ترکە نووسراوە لە بەردەسیاتی هەمووی دادگای بەڕێز ئەتوانێت احتیمات. بەڵام فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە لێدوانێکیدا ڕایگەیان کە ئێمە تۆمەتبارەکان ڕادستی دادگا ناکەین و باسی لەوە کرد کە متمانەیان بە دادگاکانی سلێمانی نییە. پارتی دیموکراتی کوردستان گومانی لەسەر بەخۆی دادگاکانی سلێمانی هەیە؟ ناوانە ئەفم کە من پێم تەنانەت هەوڵێکە بوو بۆ گواستنەوەی دۆسیەکە لە سلێمانیەوە بۆ هەولێر. کاک فازڵ میرانی خۆی پارێزەرە، جگە لەوە کابرایەکی خاوەنی ئەزمونێکی زۆرە، کاتێک کە قساکە بێگومانە و لە من باشتر قساکە و لە منیش باشتر لە ینی تەفاسیلی ڕووداوەکانایە. باشە کاتێک کە وەڵامی ئەمە ئاياتەوە پێشینەیەکی ئەمە هەیە لە خۆیەوە نییە ئەم قسەیەەکە دیارە زانیاریەکی لایە بەپێی ئەو زانیاریە قساکە ئەکرێت جەنابەت یا ئەو بەڕێزەی گومانی لەو هەیە بچێتەوە لی پرسێ بڵێ و زانیاری لای جەنابەت چێکە جەنابەت قسەی پێک. واتە ئێوە وەکو پارتی گومانێکتان نییە سەر بەخۆی فەرقی نەخێت نه ئێمە قسە لەسەر ئەوە من ئەم جارش پێ دەڵێم کاک فازڵ خۆی پارێزەرە. بەڵێ ببوورە کاک هەڵەوە بزانم گرفتی تەکنیکیمان بۆ دروست بوو.